لا چاوەریەکەی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی وەرشی دەکەینەوەیش باشترین کاتی گونجاوکەیە بۆی کە وەرزشی لە جوانی تێدا ئەنجام بدرێ. گفتوگوی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ئالان جەمال ڕاهێنەری وەرشی لە جوانی. مامۆستا بەخێر بێ، سپاس بۆم دەرفەت. بەخێر مامۆستا ئالان. سپاس مەمنون. بەخێر لەم ژیانی جەنجاڵی و مانوبوونەی ئێستاماندا تا چەند گرنگە وەرشە و گرنگی پێ بدەین گەر کاتێکی کەمیش بێدەر بتوانین وەرشە ئەنجام بدەین. سەرتا سپاس بۆ میوانداریتان. وەرزشکردن هەموو کاتێک زەڕورە، یعنی شتێ نییە بڵێ نایکەم، زەڕورە شتێکی یعنی جوڵەیەکی ڕۆژانەیە، یعنی بێجگە لە سوودە تەندروستیەکانی، یعنی هەر وەکو سیقە زیاکردن بۆ خۆ، وەکو ئەوەی کە تۆ شخصیەتێکی بەقوەتە ئەبێ، ئەمە شتێکی گرنگە لە ژیانی ڕۆژانەمانە. بەلانی تەندروستیەکەشە کۆمەڵە شتەیەوەی شەدا دوای باسر زۆر باشە. سەری خۆی چەند جۆرە وەرزشکردنمان هەیە. ئەو وەرزشکردنی با بڵێن یاریزانەکانی کەن بەتایبەت باسی لە ژوانیەکەین. ئەو وەرزشەیەشی کە با بڵێن بەشێکی ئاسایی هاونیشتیمانیان ڕەنگە بۆ لایانی تەندروستی یا ڕۆژانەیەکەین. با زیاتر جەخت لەسەر ئەو بکەینەوە کە هاونیشتیمانیانیکەن. هۆڵەکانی لە ژوانی لە هەرێمی کوردستان پێم وابێ بەشێکیان تەنانەت 24 کاتژمێران، هەنێکیان بڵێن تەنانەت درنگانێکی شەو نەبێ. کاتێکی گونجاو هەیە زۆر باشتر بێت بەراورد بە کاتەکانی تر، یان ئاسایە هەر کاتێک بۆت بگونجێ بە پێی جەستەی کەسێکە گۆڕێ بچێ کاتێکە وەرزش بکە؟ یەکەم شت بەپێی ئامانجی کەسەکە ئەگۆڕێ. دووەم ئەگەر کاتی نەبێت، وەکو وتمان وەرزش هەموو کاتێک زۆر، بەڵام ئەگەر کاتە نەبێت هەر ئیسفادەی خۆی هەیە، بەڵام وەکو ئەوە نابێت کە تۆ ئەتوێ مەسەڵەن کەسێک قەڵەوە پێویستی بۆ نییە پێنج شەشەم نانی خوارد بێ چێتە قاعەوە و بیوێت چۆری بسووتێنێ، چکە وزێکی زۆر خاتە لەشی خۆیەوە و کاتە سول لە چوری لەشی خۆی نبینە بۆی بیسووتێنێ. هەرە وزەیە سووتێنێ کە با بڵێن ئەو ڕۆژە خواردوێتی وەریگرتووە وە پێچەوانەوە کەسە زەعیفە یەک ژەمنانی خوارد بێ بچێتە قاعەوە، یعنی بەشی ئەوەی پێ نییە کە بۆڵ بکە، باشە، یعنی مەبەستمان بۆڵک ئەوەیە کە وەزنی خۆی زیاکە. باشترین کاتەکانی تەبنی باسەکەین بۆ یەکێکە قەڵەو بێ توانین بڵێن بەیانیان، ناتوانین بڵێن بەسکی بەتاڵە بۆی سول لە چوری لەشی خۆی بینێ وەکو تاقە بەکاری بێنێ. بەڵام بۆ کەسێکە زەعیفە پێویستەکە پێنج شەشەم نام بخوات بۆ ئەوەی بۆڵچەکە بۆی ئەم تاقی بێتی سەرفیەکە و نەچە لە خانەکانی لەشی خۆیەوە کلایک وەجنی خەزم کراوە دەربێنە و سەرفیکە. کاگەلان ئەو هەڵە باوانە چین کە وەرشەوان لە کاتی لە ژوانیدا ئەنجامی دەدات لە هۆڵەکانە بێ دەگەرەوە بیبینن؟ کۆمەڵی هەڵە هەیە و تەسەوڕەکەم لە زۆر بەرنامە باس کرابێ، باز ئەو شتی کە باز نەکراوە چییە؟ هەڵبەت باسی کاتیش بکەین بۆ ئەمە کە هەڵەیە لە چ کاتێکە وەرزشەکە ئەنجام بدرێ. بەڵێ سیستەمی خواردن هیچ پێی ڕووناکە، یەکێ هەیە زۆر زەعیفە ئاڵێ من هەموو شتێ خۆم قەڵەو نابم، بەڵام ئەچێت لە ڕۆژەکە مەسەلەن دوو ژەمەخۆ دوو ژەمی تێر ئەخوا خۆی یعنی پڕ ئەبێ ناتوانە ژەمی تر بخۆ. ئەیکە تو کەسێ زەعیف و بێ وەزن زیاکە پێویست بواکە کە 2 سەعات بۆ 3 سەعات جارێ ژەمێ بخۆ بۆی مەعیدەی نەوەستێ، باشە، هەر خواردن وەرگرێ، بەڵام پێویستە چی بخۆ بێ ژەمێکی سووکی پڕ کالۆری. مەبەستمان چییە؟ یعنی مەسەلەن تۆ ژەمێ وەرەگریت برنجێکی زۆری تیاابێ، پەتاتێکی زۆری تیاابێ، با پرۆتینەکە دۆزەکەمتر بێ، ئۆکەی؟ بەڵام بۆ یەشەکە قەڵەوە باوە پێچەوانەوە بێ. هەڵە باوەکان چییە؟ کۆمەڵە ژاریەکە مەسەلەن یاری پشتەکە، یاری پشت لە 5-6 ماسل کە پێگاتووە، میدڵویستەیە، ترابس باکەیە، لەوەر باکەیە، لاکچەکانەیە، ئەچە 3-4 یاری پشتەکە هەموو یەک شوێنە جوڵێنێ، یعنی لە جاتی دابەشیکە لەوانێ خەلل لە خۆشیانە بێ، لەوانێ خەلل لە ڕاهێنەرەکەشا بێ کە ئەم شتە نەزانێ بەنسبەت قۆڵ هەمە ئەندامەکانی لەشەو عینە شتەکاتەوە. یا یاریەکە دوای یاریش ناخوا چێدە دەرەوە نێرگەلەیە کێشێ دانیشە کاتی خۆی بەتاڵ و دۆمینۆ بەسەرە بە تەنها کاتێکی خۆی کوژێ. تۆ پێویستە بێ دوای یاری ژەمێکی باش، پێشیاری ژەمێکی سووک زوو هەڵسەم کرێ بۆی تاقێکی باشە پێبێ، پێویستە ئەم شتانە جێبەجێ بکرێ. زۆر ڕاستە. مامۆستا ئالان بەرەو هاوی نەچینی تر تقریبان، یانەی گۆرز گەرم ئەبێت تۆزێک. ئەمە هەڵەیەیان تەکنیکێکی باشتریش هەڵەیە با هۆڵەکە گەرمتر بێیان تا ئارەقی زیاتر بکەم چۆری زیاتر سووتاندووە پێی وایە زووتر خێراتر کێشی دابەزێ. ئەمە چۆنە؟ ئەمە شوێنێکی گەرمێکی زۆر کۆنە کە لەگەڵ یا گەورە بووین، وەکو هەنێشە دەهان لە باو باپیرانمان شتێکە بۆمان ماوەتەوە ئارەقکردنەوە خوێ و ئاو یان نەشتی زیای ژێر پێست تێدە دەرۆژ نایلاقی هیچ بە چوریەوە نییە هیچ شتێک. یعنی تۆ ئەگەمە بەسە ئەوە بێ بڵێ من ئارەقەکەمەوە چمە بەنەم خۆرەکە 10 دقیقە وەستەمەم ژەمە بارق بەزەمە چوری ناسووتی
بەس زیانیشی هەیە بۆی تۆ نتوانی بەباشی وەرسەکە ئەنجام دێت چکە تواسەنگسان گەرمی بۆ ئۆکسسیژینێکی ڕەنگە تەواو نەمژێ یان خودی طبعاً پەیوەندی بۆ شوێ ئۆکسسیژینێکی باش ناتوانێت هەڵمەژێ خۆی لەگەڵ گەرمای تۆزانی پستانی ئۆکسسیژین زیاترە بێ برینێکی دیاریکراوە پلێ گەرمی دیاریکراوەکە ناوهۆڵا بە 20 بۆ 25 بۆ 24 لەوە کاتێکی زۆر مەزبوط کاگەلان زۆرێک لە گەنجان هەن لەوانێتان نزیک بە کاتژمێر 11 شەو خەریکی ئیشکردن بێتن لە شوێنێکە ئیشەکە زۆر هەنێکیان هەیە کە بۆ شازەیە زۆر جار کاتژمێر 11 یەت بۆ هۆڵەکانی لە ژوانی بۆ وەرزش ئەنجامەدات ئەمە سوودی لێ ئەبینێت لەگەڵ ئەوەی کە زۆر مانوو بووە زۆر هیلاک بووە ئیشێکی زۆری کردووە هەڵبەتە دەرونیەن و مێشکێن کە ئیسراحەت بێ کاریگەری هەیە لەسەر ئەنجامدانی وەرشەکە کاک دانیار کە بەیانیان ئێمە هەڵەسین لە خەو هۆرمۆناتی لەشمان زۆ بەرزە پلەی گەرمی لەشمان نزمە چکێمە 8 ساعات بۆ 9 ساعتی ئیسراحەتمان کردووە بەڵام بەنسبەت ئەوە کە ئەگاتە شەو مەجای یاری نیە و ئێوە سەعات 11 یاریکە لەشمان لێ دڵمان لێیەوە هەناسەمان ناوە مەعیدەمان خواردمان خواردە پلەی گەرمی لەشمان زۆر بەرز بۆتەوە هۆرمۆناتی لەشمان عکسی ئەوێ نزمە بێتەوە سوود ئەبینێ بەس وەکو ئەوە نییە یانی تۆ لە کاتێکی گونجاوە یاریەکە بکەیت مەسەن لە کاتێک یاریەکە هۆرمۆناتە بەرزتر بێ لە پلەی گەرمی لەشێ ئیسفادەیەکی وای نییە توانین بڵێ وانە بەڵام هەر زەڕۆرە بیکەوە هەمووتانڵێ بەیانیان ینی بەیانە بەس لەبەرەوە یان چیت سوودێکی دیکەی هەیە بەیانیانەکە مەبەستەکە ئەوەیە هەردیسانەوە ینی هۆرمۆنات بەرزە پلەی گەرمی لەش نزمە تاقیشی باشتر تەرکیزێکی باشتر مێشکێکی ساف ئیشتیهایەکی باشتر هەڵبەتەکە خەیەکی باش بووێ بەڵێ تەبعاً ماساالان کۆمەڵێک شت هەیە ڕەنگە سەلیقەی ورد من بۆ وەرسەوانێک کە وەرزشەکە هەر لە پێڵاوەکانی جلوبەرگەکە و جۆری قایش و دەستکێشەی بەکارێنێ ئەمە بە پێی وەرزەکان بەتابەت کە شوهای کورسان 180 لە پێچوانەیەکە لە سادێکی زۆرەوە بۆ گەرمێکی زۆر کامیان گونجاوترە ئاسوودەترە وەرسەوان ئەبێ بە پێی جەوەکە بتوانێت خۆی بگونجێنە یاخود خۆ هەمووی ئەڵێ هەر هۆڵەکان ساردنیان بە زووسان هەر هۆڵەکان گەرمن ئەمە چۆنیە ئەمە یەکەم شت پەیوەندی بە هۆڵەکەەوە هەیە کە یاریتیاکە پێ ینی سیستەمی هەوای هۆڵەکە چۆنە بەنسبەت خۆم و حەزەکەم جلی دووبارەم نەبێت لە قاعێ ئەمە شتێکی وەکو مۆتیڤیتە بۆ خۆ کە خۆتە بینی بە جلێکی تازەوە ئەوەش کەوتو سەریارزانەکە چۆنێکی لە ڕووی دەرونیەوە کرێ پاڵشتێکە بۆ خۆ ینی بۆ خۆت و بۆ چوار دەوریشێ یانی تۆ هەر ڕۆژۆ بە جلێکەوە لەشی خۆ بە نوعێکی ترە بینیت ئەو شتانەی کە پێویستن هاوکار ئاماژی پێگرێزە هەیە بۆ ئەم ئەژنۆبەک ئەی بەسێت یان پشتوێنێکە یان دەستکێشە ئەمانە تا چەند گرنگن ینی بەکاری بێنێت وەرشەوان زۆر گرنگی خۆ هەیە تەبعاً بەڵام ئەتوانین بڵێن بۆ یارزانێکی سەرەتاییە بۆ یارزانێکی پێشکەوتوو لە کاتێکی شەکە وەزنێکی زۆر بڕۆیان یارزانی پاوەڕ لێفتین بێ تەسەوڕەکەم بۆ لە جوانی زۆر زەڕوو نەبێت لە جوانی تۆ وەزنێکی احتیاطی بەپێی باڵا و وەزنی خۆ وەزنێک کە توانای ئەو هەبێ غەڵەتی تیانەکەی بە تەرکیزی خۆ یاری پێ بکەیت بەڵام بۆ پاوەڕ لێفتین بەعکسەوێت پاوەڕ لێفتین تۆ وەزنێکی زۆر ئەڕۆی زەختێکی زۆر سەر پشت و ئانیشک و ئەژنۆت یعنی بۆ زەڕورە ئەوانەی کە تازە دێنە نێو وەرشی لە جوانی و دێن نێو قاعەکان ینی زۆر پەلەیانەکە ئەو لەشیان جوان بێت و ئەوە بێ چەند مودەتێکیوە پێویستە چۆن وەرزش ئەنجام نەتاوەکو ئەتر بچێتە سەر ئەو سکەی کە خۆی ئێوێ کاک دانیار ئەمە عیلاقی بە جیناتی کەسەوە هەیە ینی بۆ ماوەی کەسەوەی شتێکی دیاریکرااو نییە بڵێ من لەگەڵ توە لەگەڵ ئەم پیاوە ڕێزە مامەسا شوانە لەشمان هەموو یەکوەکە بوو پەنجێنسان وایەکە بەسماەکە کەسێکە بۆ کەسێکی تر ئەگۆڕێش ینی شتێکە دیاریکرااو نیە بەڵام سەرڕای ئەوە شتێکی تر هەیە بەنای ئەوەی کە هاردوەرک التیزاماتە مەسەلەن تۆ بەرنامەی خۆ وەرەگریت بەرنامە لە ساسە جێبەجێکردن وەکو ئەوەی کە تۆ جێبەجێ نەکەی بە زیارە بکەیت و خواردنەکە و خەڵک و ڕێک نەکەیتەوە درەنگ فەرقەکەی باشە بەڵام کە هەمویانە بێکەوە جێبەجێ کرد ئەشید و ئامانجەکە تۆ نزیکترە ماوەساالەن هەر دەربارەی ئەوانی کە سەرەتا دێنە ناو یاری لە ژوانیەوە هەمووی ئەوێت لە ماوەی مەسن 3 مانگ بۆ 6 مانگە ئیتر زۆر جسمی سەرکەوێ و عەزەڵی بێتۆمانە پەنابەنە بەر تاواکەری خۆراکی یان هەڵە بەکارهێنانی یان جۆرێکی هەڵە لە تاواکەری خۆراکی تۆزێک لەسەر ئەمە ڕێنمایی ئەو وەرشەوانانە بکەین کێسە گویان لە بەڕێسەیان دواتر کە چەندێک ئەگەر بێت و بە هەڵە بەکاری بێن زیانیان بەرەکەوە یاخود بە گونجایی بێکێن ئەگەر شتەکەوانە ئاسان بووە ئێمە نەمانەکرد یعنی ئەگەر وا بووە کەس سەرنجی بەلای تویان نەبوو یعنی شێت تەقاعکۆ مەسەڵەن لە منەمە ئورگم دابەسەنە یعنی شتەکە ئەوەنە ئاسان نییە یعنی شتێکە
پێویستی بە تەزحیە هەیە پێویستی بەوەیەکە خۆ لە زۆر شت بگریتەوە بەنسبەت بەر سەپلیمنت ئەمە مرحلاتە مەسەلەن تۆ چۆن لە یەکی سەرەتاییەوە دەست پێیەکی ئەچیتە شەژ ئەچیتە ناوەندی ئەچیتە جامیعە ئەی بڕی یعنی تۆ مەبەستی تۆ ئەوەیە بەرەو پلەی بەرزتر بڕۆ ئەگەیتە ئەوەی کە سەپلیمنت بەکاربێنی لەشە پێویستی بەوەیە کە زووتر وەکو کەسی احتیاجی خۆی چاکاتەوە پێویستە بە پرۆتینی زیاترە چکە ناتوانین لە خواردنە دەرەقەتی ئەوە نایت ئەو هەموو ژەمە خواردنە بخۆیت ئۆکێ توانین شتە بڵێ احتیاجی و سیفتی ئەگە بە شێوەی ڕاست بەکاری بێنی کاگەلان سەبارەت بە پرۆتینوانە لە چ کاتێکە ینی دوای چەندێک ئەو وەرشەوانە ئەتوانێت ئەم شتانە بەکاربێنێت کاکدانیار وەکو وتمان شتەکە دیاریکراو نییە لە کەسێکەوە بۆ کەسێکی ترە گۆڕ و لە ئامانجی کەسێکەوە بۆ کەسێکی تریش پێوەست نیە بۆی کە بۆ منە 5-6 مانگ وەرزشی کردووە یانەوە تا 2 مانگ وەرزشی کردووە اینجا بچێتە سەرەوەی ئەو پرۆتیناز و تاواکەرە خۆیگە باسی سەپلیمنتکەین دنیا لەقی لێ بێتەوە یعنی مەسەلەن هەنێشتیتە کە لە خواردنە احتیاجی دەست ئەکەوێت وەکو پرۆتین پرۆتین لە شیر و هێلکە دروست دەکرێت باشە ئێمە ڕۆژانە پرۆتین ئەخۆین یعنی ئەگەمانە یاریکە یارنەکەین هەر گۆشت و مریشک و هێلکە و پاقلەمانیەکان نەخۆین باشە ئەو کاتێکاگەیدە بەکارێنانی پرۆتینەکە وەکو وتم دەرەقەتی ئەوە نای لە خواردنە دەستەکەوێت فریای ئەو هەموو ژەمە ناکەوێت سەپلیمنتی تریش هەیە کە لەشە دروستی ناکات یعنی پێویستە بەکاری بێنی ڤیتامینەکان بۆ من کەسێ ینی زەڕۆلەکە تو یاری نەکەی وەکو زینک و ئەم شتانە ژێمە کە کانزاکانن هەر پێویستە تو وەریگری بەڵام ناڵم دیسانۆس مەسەر ئەوەی کە ئەم شتانە مرحلاتە یعنی تۆ پێویستە هەنێ مرحلەیە ببڕی ئەنجام چێسا مرحلێت دوای ئەوەش مرحلاتی تر هەیە ئەگەر ئامانجە بتوڵە بێت زۆر باشە ماوەستاالەن بابەتی لە جوانی ینی وەرزشێکە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک وەرزشمانی هێشتا با بڵێن ساحەکەیان مەدانەکەیان بە کوالەتی بەرز نییە یا خودت کۆمەڵێک کەرەستە و پێویستیە و جۆرە وەرزشێ بۆنمە دوو گۆڵی ڕەنگە دەیان گرفتوانە بێ ئێسش گۆڕپانێکی مەسەن نێودەوڵەتی باشمان نەبێ یاری لەش دوانی چی تەواوی کەرەستە پێشکەوتوەکانی جیهان کە ئەمڕۆ هەن خۆشببختانە هەن لە هەرێمی کوردستان ئاستی توانای کەرەستەکان و پێداویستەکانی هۆڵەکان لە هەرێمی کوردستان چۆنە ئاستی زانستی ڕاهێنەرەکانمان چکەسە زانستێکی کەشف بووە ڕاهێنەرێک بێتوانێت بەدەستی بێنێ بە کورتەکەی وەزعمان چۆنە لە لەش جوان کاکشوان ئەتوانم بڵێم یشیکن لە وڵاتە هەرە زۆر پێشکەوتوەکان لە لەش جوانیە عێراقیتە ئێرانیتە مەسڕێتە لە ڕیزبەندی جیانە و کۆمەڵی یاریزانی پێشکەوتی زۆ باشمانەیە کە ساڵانە چێ سەر ستێجی مستەر ئۆلمپیا ئەنی ئەوتر توانێت بڵێن لە ئیتحادی MPC و IFBB پرۆفشنال لیگە ئاخر پتوڵەیە کە تۆپیەکەی کۆمەڵی یارزانی کوردیشمانەیە حالیان پرۆکاتیانەیە لە ڕووی ئەجیزەشەوە من شخصیان زۆر وڵات گەڕاوم ئەو ئەجیزە شتانی کە لێرە هەیە لە زۆربەی وڵاتە و لە ئەو جیمانەی لێرەژێ لە زۆربەی وڵاتی تران نییە بەڵام بۆ بەشداریکردن لە وەرشی نێودەوڵەتی و ئەوانە بچنە سەر ستەیج و ئانە زۆر جار گلەیەوە دەکەن کە هاوکار نین حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان هاوکانی لەوانەشە خۆی توانایەکی وای نەبێت زۆر باز لەوە کرێت کە ڤیزەشیان نەهێنێ هاوکار نین کێشەیە لە زۆر شوێنە هەیە لە ئێرانی ژێ و لێرە ژێ من خۆمی شەکەم لەو کەسانی کە پار فیزی اسپانیان بۆ ناتۆ کە پتوڵەم هەبوو لەوێ بەڵام ئەگەر بەنسبەت ئەوەی کە هاوکار بێتوانین وەری بگری پشگیری بکە طبعا بەڵام ئێمە سەر شتێک مخۆم کەسێکی حیزبی نیم بە حادیشی نەچم بەلایە لەش جوانی یاریکی فەردیە سەر ینی اتحادی ئۆلمپیات ینی ئۆلمپیاتش کە ساڵانە ئەکرێت لە پاکین نەزانمشن اتحادی لە جوانی تێناکەن چکە یاریەکە ستیرۆیدەکانی تیا بەکار ئێنرێ و وەرناگیرێ و لەگەڵ ئەوەش ئێمە هەیە شەڕی ناوقەفەسەوانە دیسان ناچێت سەر ئۆلمپیات یان ئەم یاریانە فەردین ینی بەس کە ئێمە ئەڵێن لە کوردستانە ژین تەبعاً پێویستمان بۆیە کە حکومەت لە هەنێ حاڵەتی تایبەتە هاوکارمان بێت نەک لە ڕووی مادی و ئەم شتانەوە یعنی تۆ پێویستە بە فیزیەکە یعنی تۆ هانا بۆ کێبەری کە بوونێت ئەم شتە لە ئێرانیشە هەیە لە مەسڕیشە هەیە ئەو ساڵەن لە پاڵەوەی کە مادام هۆڵەکانمان باشن و جیزەی باشمان هەیە خۆیسە لە خۆتەوە ناتوانانی بی بەڕاهێنەر هە لە بەروی پارەت هەیە هۆڵێک دابنێ و وەڵامیش حەزم لێتی بمە ڕاهێنەر فلتەرمان هەیە با بڵێن ڕاهێنەری زیرەکی باشمان هەیە ئەوانەیە بنە ڕاهێنەر لە هۆڵەکانی لە جوانی بەبێ کۆمەڵی قۆناغ ببڕن وەیەکی لە گرفتەکانی وەرشەوانی ژەوەیە زۆر ڕاهێنەرەکەی لانی باش نیە بە دەمیەوە نەبێت لە قاعەیە بۆ خۆیان زۆر گرنگە خۆی بێجگە لە ڕاهێنەرەتێکە من دایم ئەوە ئەڵێم یارزان پێویستە پێویستە سا زۆر ئاسانە لیت و بە ئەنووسی ناوی یاریەزانی
یاری فێر ئەبی یعنی ئەمە ئەتوانێت فیلتەری بێ بۆ یاریزانەکە خۆی کە ئاستی ڕاهێنەرەکە جیاکاتەوە و لەگەڵ ئەوەشە بەڵێ کۆمەڵە ڕاهێنەری زۆر باشمانەیە ئەکادیمی هەنێکی تریشمانەیە کە ئەکسپێرینسی خۆی هەیە باشە هەیە مەسەلەن وەکو سیارەکە ئیجازە دەرەکەی نەزەری هەیە و ئەمەلی هەیە هەنێک ڕاهێنەرمانەیە نەزەری هەنێکمانەیە ئەمەلی هەنێکمانەیە هەردووکیانە ئەگەر تۆ کامیان هەڵەبژێری لەو حاڵەتەیە هەردووشیان هەڵەبژێری تۆ پێویستە بە معلوماتێکە کە ڕۆژانە پێ بە لەگەڵ ئەوەشا پێویستە بۆیە ئەم کەسە تەجروبەی چی هەبووە یعنی من یارزایم تووڵم ئەچمە لێ ڕاهێنەرێک حازرم کە بۆ بتوڵەیە ئەگەم کەسە خۆی بوو هەنگاوانی منانە ڕۆشت بێ تەنها خوێنە بێتەوە لەسەری ئیسفادی بۆ من نییە و لە هەمان کاتێشە من پرسیاری هەنێ دەرمان هەنێ سەپلیمنت لەو ڕاهێنەرە ئەەکەم بە پراکتیکی زانێ بەڵام شێوی بەکارێنن و بڕەکەی بۆ من چەنە گرنگە شارەزایی زانستی خۆراک لە هەردوو بارەکە هەمانە لە کوردستان بۆ نمونە کاکدانیار ئەوێ بێ بە ڕاهێنەرێکی لە جوانی ئەبێ بچێ بۆی بخوێنێ ناوەندێکی ئەکادیمی فەرمی هەیە لە هەرێمی کوردستان اتحادی سلێمانیمانەیە ساڵانە دەوراتە ئەکرێتەوە ئەیە بیە سیە لە سیەوە دەست پێکی بە بیە ئەڕووی ئەگەیتە یانێتەوە بە سێ مەرحەلاتە ئەڕوویت خۆ خۆشبەختانە باوەڕ پێکراون و کوالیتیان باشە باوەڕ پێکراون لە نیشتنی اتحادی عێراقیەوە باشە بەڵام لەگەڵەوەشە پێویستی بە ئەکسپریەنسێکە هەیە تەنها خوێنەوەکە نییە ئەو دیسانە ئاڵێمەوە بێنەوە سەر ئەسلی بابەتەکەمان کاتی گونجاو ڕێنمایی چییە بۆ وەرشەوان کە پێویستە لەم کاتەیە وەرزش ئەنجامداد وە خەوی بەم شێوازە بێت ئانی ئەوەندە کاژ بێ بخوێت دواتر دەست بە وەرزش بکات وە ئەو کاتە کامەیە کە پێوترە کاتێکی زێڕین بۆ وەرشی لە شوێن هەموو کاتێک سوودی خۆی هەیە کاتی زێڕینەکەمان ئەتوانین بڵێ ئاسرانە یعنی تۆ یەک دووژەمە خواردووە دوای ئەوەش مەجای ئەوەت یەک دووژەمی تر بخۆی لە هەمان کاتە ئاستی هۆرمۆنەکە و لەگەڵ ئاستی پلی گەرمی لە شتێ یەکسانن باشترین کاتە بەنسبەت خەوە کە چەندێ بخەوێت شەو زۆر گرنگە ینی کە تۆ بخەوی هەنێشت حاڵەتێکە لە شەوە ڕوئەیە ناتوانێت لە ڕۆژە قەرەبوو بۆ بکاتەوە کۆیەکە چیتە قوڵای خەوە دنیا تاریکە مێشکە میلاتۆنین دەرەیە لەشە ئیسراحەتەکە لە هەنێ حاڵەتە کە ڕۆژ و کە ڕووناشیە ئەم حاڵەتە ڕوونایە بۆیە ئەڵێن خەوی شەوان گرنگە ڕۆژ قەرەبووی بۆ ناکاتەوە بۆ ئەمە بۆ قابۆ لە دەرەوە لە ناو ماڵی شارەمە ئەکرێ مەسەلە من جێبەجێکە هەموو کەسێک لە ماڵەوە خۆی وەرزش ئەنجامە کەسە لە ماڵەوە وەرزش ئەنجامدات بەڵێ هەر لە یوتیوبە بنووسێ هۆموەرکاوت 1000 و 2000 یاریتیە سەرێکی بەڕاهێنەر نییە ینی لەسەر و بابەتی لە ماڵەوە وەرزشکردن ناڵێن تۆ لە ماڵەوە ئەویتە پاڵەوان بە دڵنیایەوە نابی ئەوە نەکەین بەڵام ڕەنگە بتوانانی کەمێک مەسەن کێشە دابەزی یان کەمێک جسمت ڕێک بێتەوە چ کەرەستەکان ئەوەی گزەڕورە لە ماڵەوە ئینسان ئەتوانێت بیکایان هەم ئاسانتر بێ هەم زۆرترینیش سوودی لێ وەرگێ ئەو کاک شوان وتم پێویستی بە کەرەسە نیە توانین بە دوو دە بە ئەو ئەوەی کە تۆ ئەتەوەیە بە حەبلێک پەتپەتێنگی بەس یا هەر ڕۆشتن ڕۆژی سەعاتێ بڕۆی خۆتی پێ حەلکی بەڵام بەدمەرجێ ئەوەی هاتە بەدەستە نەیخۆیت تۆ سیستەمێکی خواردنی مەزبوط بۆ خوددانیت بە شێوەیەکیش ناکە هەر نان نەخۆی کە نان نەخۆی مری هەیە ئەڵێ من ڕجیمەکەم و نان ناخۆ یا ئەڵێ لە ڕۆژەکە یەک ژەمە خۆ مەمە غەڵەتە مەشتێکی زۆر غەڵەت یعنی لە شەتاقی پێویستی پێنێ کە چەوری بسووتێنێ ئەوەی تیانی یا هەر نان ناخوا چاوی زەبێ قژی پێوە نامێنێ پێستی شلە بێتەوە هەر هیچ تاواکەری خۆراکیەکان کەمێک باز لەوەش بکەینەوە چۆن چۆنی بێ بەکاری بێنێ چۆن ئاگاداری بێ بەنسبەت پرۆتینەوە یا هەر هەمووی بەعام هەمووی زۆرێگەن وە ئەزانێت کە ینی ئەوە یەکەم سەبەبە بۆی کە لەشێکی ئەوە جوان و ئەوە دەبێ وایە زۆر هەیەوا بیرەکاتەوە بەس کە ئەچیتە سەرواقعەکەوانیە بەنسبەت دەوی کە چۆن بەکاری بێنێ دیسانەوە پێی وەزن و باڵای ئەم کەسە ئەگۆڕێ بەس بە شێشی ئام باخسەکەین ئەگەر بۆ کەسێک هەر یاری نەکە لە ڕۆژەکە پێویستی بە 0.8 گرام پرۆتینە بۆی کیلۆگرامی لەشی ئەمەش چۆن حسابەکەین 0.8 گرامەکە کە مەسەن کەسە 50 کیلۆ کەڕەتیەکە بزانە چەندە گرام پرۆتینی ئەوێ ئەگەر ڕۆژێ وەرزشی ئەنجام نەدا هەرە بێ بیخوا پرۆتین هەموو ڕۆژێک تۆژێ خۆی و کاکشوانێژی خوا ڕۆژانە تۆ ڕۆژانە سەنگی مریشک و گۆشت و ئەم شتانە هەر ئەوانی کە مەسەن تاواکەر خۆراک ئەمە باسی یەکمان کرد کە یاری هەر نەکە هەنێک کەسە یاریەکە بەس سەرەتایە لەوانە لە ڕۆژەکە پێویستی 2 گرام بە کیلۆگرامی لەش کەسی پێشکەوتوتر پێویستی بە 2 گرامە بێ ئەگەر کەسێک زۆر مستەوای بەرز بێ و یاریزانی بتوڵە بێت پێویستی بە 4 گرامی ژێ بۆی کیلۆگرامی لەشی لەو حاڵەتەیە پێویستە هانە بێتە بەربەکارهێنانی سەپڵمنت وەکو باسماگرا پێشتر وتمان مەرحەلاتەکە ئەیبڕی لە شێوای لێت لە عیلمەکە دەرەچێت لە زانستەکە دەرئەچێت کە ئەڵێت تۆ لە سەعاتەکە پێویستە بە 10 گرام پرۆتینە باشە ناتوانێت 20 گرام پرۆتین وەرگری
یاکە وەرێگرت نابێت تا 2 ساعتتر نامخۆیتەوە بەڵام لە حاڵەتی کێشێک ئاستی زۆ بەرزە بێتەوە ئەم قانونە نامێنێ مامۆستاالەوەلا بابەتێکی گرنگە تێکەڵکردنی وەرزشەکان یەکەم لە هەر لە ناو یاری لە جوانی بۆ لە پشتەوە ڕاکا بۆ قاج لە قاچەوە بۆ خۆڵ ڕەنگەمە ڕاهێنەرەکان بزانن کەی گونجاوە چی لەگەڵ چی باشتر لێ کاتە ئەمە چەند گرنگە ینی زۆر ینی وەرسەوانێک وەرزشەکەڵە هیچ ئیسفادە ناکەم ڕەنگە گرنگ بێن بۆ نمونە قۆڵ و پشت پێکەوە بجوڵێ باشتر دەبێت یان ئەو ڕۆژە یاری قاچتە یاریم بۆ نمونە شانە دەبێت نازانم چۆنە من بەڵام تێکەڵکردنە چەندێک زیان بە هینەکەێنێ چوومە تەقاع هەموو یەکرد بە مشکلێ هەنە ماسڵ هەیە مەسەڵەن سنگ کە تو یاری ئەەکەی شان لەگەڵ سێ ئەجوڵێنێک یاری پشتەکەی قۆڵ ئەجوڵێنێ قاچەکە هیچیان ناجوڵێنێ ئەتوانانی یاترێزیا قۆڵ یاشان هەرچێکی لەگەڵا بکەیت بەڵام وا باشترە مەسەڵەن کە تو یاری سنگە کرد یاشان بە زیاری قورسی شان نە چکار دو یاریەکە زەختە یاوتە جێ ئەەکەیتوکی بە 3 ڕۆژی یا ئەوتە لە 2 ڕۆژیە بەڵام یاریشی کەمتر یعنی وا باشتر لەگە سنگە ترێز بکرێت لەگە پشتا قۆڵ بکرێت چکەمە ئازڵی مساعیدن یعنی لەگەڵ ئەوەی کە تو یاری پشتەکەی قۆڵی ئەجوڵێ لەگەڵیە باشە بەم شێوەیە تەرتیبەکە جێ ئەگرێتەوە زانانی ئەگەر تێکەڵ بکرێ زیانی هەیە زیانی نیە نە بۆچی زیانی هەیە تێکەڵ بکرێ نەگەوەی جاک ینی مەسەن بۆ نمونە ئەوەی کە باش نییە پێکەوە بجوڵێن لێ کاشوان ئەم شتە دیاریکراو نییە ئەمە بێ فەلسفەی ڕاهێنەرەکەدا ئەنرێ لەوانێ ئەم کەسە مەسڵێکی زەعیف لەوانێ من شانم زەعیف یەکەم ڕۆژە چۆن بۆ ئامانجەکەم چی بوو ڕاستە بەڵێ تێگەشتم ئەبینین یەکێکە بین قۆڵی زۆر جوانە بەڵام با بڵێن قاچی هیچ باش نییە مەچەکی جوان نییە مەسەن شانی جوان نییە هەیە پێچوانە ڕەنگە سنگێکی زۆر بەرزیە بێ زۆر جار بە تعلیق ئەڵێن لێی فزمارە مەبەستەکەم ئەلێرە بوو ینی جسمی خۆت تێگەدەی مەبەستم ئەوەی زیانی ئەبێ ئەکری ئەوە بێ ئەمە کەسەکە خۆتی لەوانە یاری خاز نەکە لەوانەیە خمش ئەوە لە ڕووی جیناتەوە ئەو شوێنێ زەعیف بێ ینی ئەمەش دەوری خۆی هەیە بە زۆر کەس زێ مەسەلەن سەرەوەی ئەوالێ کردو و قاچی باریک باریکە ئەوە باشە ئەی کاک دەنێکاتمان هەیە پرسیاری ترکۆت هەیفی تێکەڵکردنی وەرسەکان زۆر جاڵێن کە مادام یاری لە ژوانیت کرد پێویست ناکە وەرسی تر بکەیت ئەمە وایە یان ناسایەکری هەنێک وەرزێک ئەگونجێن لەگەڵ یاری زۆربەی یارزانەکانی دوگۆڵی لە جوانی ئەکەن زۆربەی یارزانەکانی مارەسۆن لەشیان لە جوانی جوانترە زۆربەی یارزانەکانی ئەوانەی کە باسکە ئەکەن و یاری تۆپی دەستەکەن لەشیان لە یارزانی لە جوانی جوانترە هیچ پەیوەندیشی نییە بۆچی دەستخۆش بێخوا مامۆستا ئەنجومان ڕاهێنەری وەرزشی لە جوانیە خوا بەخێر بێ سپاس بۆ میوانداریتان دووبارە دەستخۆش